سڵاتان لێبێت بینەرانی وێزگان نیوز تەوەری ئەمڕۆی بەرنامەی مایک لەم مانگە پیرۆزدەدا باز لە فیدیۆ و هەروەها بەخشین و هاوکاریەکان لەم مانگە پیرۆزدەدا بۆ ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاریە بۆ ئەم مەبەستەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا نادر عەلیمان کردووە. مامۆستا زۆر بەخێر بێ. مامۆستا سەرەتا ئەمانەوێت بۆ دەست پێ بکەین باسێکی فیدیەمان بۆ بکەی. فیدیە چییە؟ خی گەورە ڕۆژووی یاوە بەسەرمانە پێویستی کردووە لەسەرمان وەک چۆن لەسەر گەلەکانی پێش ئێمە پێویست کراوە هەریەکە و بە شێوازی خۆی هەر ئاینە و بە شێوازی خۆی ڕۆژووی خۆی گرتووە لە پێش ئاینی ئیسلامی شامانجە ڕەمەزان پیرۆزی خۆی هەبووە و ڕۆژوش هەبووە بەڵام بەو شێوە و بۆ عەدەدە و بەو حاڵەتانە و بەو هەیئەت و ڕوکن و شروتانی کە لە ئاینی ئێمەیان نا. پرسیارەکەی جەنابێت لەسەر مەسەلەی فیدیە بوو و کەسانەی فیدیە بۆ شتێک ئەبێ یا بڵین بۆ کەسێک ئەبێ بیا بە کەسێک ئەوترێ کە ناتوانێت ڕۆژوو بگرێ بەرتەقای یا بڵین بەرامبەری ڕۆژوەکەی بەرامبەری عیبادەتەکەی چکەمە خەڵکمان هەیە کاتێکە ئەچێ بۆ حەجیش ناتوانێت حیوان سەر بڕێ ئیمکانیەتی نییە ناتوانێت بە ڕۆژوو بێ وەکو قودرەتی جەستە توانای نییە لەبەرەوە فیدیە ئەیە یعنی پارەی یا بڵین سەمەنی یا پارەی ئەو عیبادەتە وای پێوترێ ئەو کەسەی کە ناتوانێت بە ڕۆژوو بێ ئایا بە هەر هۆکارێک لە هۆکارەکان تەبەن ئەگەر هۆکاری سەفەر بێ ئەوە لە دوایەوەی کە لە سەفەر ئەگەڕێتەوە لە ماوەی ساڵەکە ئەیگرێتەوە ئەگەر نەخۆشیێکی کورتخایەنی هەبێ نەخۆشیەکە هەڵامەتێکە سەرێشەیەکە بێتاقەتێکە ڕووی تێەکە ناتوانێت ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ لە ڕەمەزان لە دوایە ئەیگرێتەوە بەڵام ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایەنن یا ئەو ئافرەتانەی کە دووجیانن یان شیر ئێن ئەوە ناکە لەبەر خاتری خۆی دکتۆر ئەڵێ بۆ جەستەی خۆت نابێت بۆ تەندروستی خۆت نابێ بە ڕۆژووبی ئەوە تەنها ڕۆژۆکە ئەگرێتەوە بەڵام ئەوەی کە خۆی وەکو خۆی فتووا بۆ خۆی دەرکا ئافرەتێکی دووژیانە ئافرەتێکە شیر ئایا بە مناڵ خۆی فتووا دەرێت با مناڵەکەم زائیف نەبێ با مناڵەکەم وای لێنەیە لەبەرەوە ئەم بڕیارە خۆی یاوێتی ئەفەرمێ ئەبێ ڕۆژۆکەش بگرێتەوە لە ماوەی ساڵەکەیە زائیدەن فیدیەکەش ئەیە و لەگەڵ کەسانێک کە چۆنڵی تەمەنیان چۆتە سەر یان نەخۆشی بەردەوامیان هەیە ئەو کەسانی کە نەخۆشی بەردەوامن بۆ نمونە بەردەوام زەختی لەگەڵایە شەکرەی هەیە کۆمەڵ نەخۆشی تری هەیە کە ناتوانێت بە ڕۆژوو بێ کە مادام ناتوانێت بە ڕۆژوو بێ و ڕۆژوو خراپە و زیانی پێ ئەگەینێ ئەمە فیدیەکەی ئەیە فیدیە بە ئەمە ئەوترێ واتە بریتێ لەو مەبلەغە پارەی ڕۆژانە دیاری ئەکرێ بۆ ئەو کەسەی کە ناتوانێت بە ڕۆژوو بێ و ناتوانێت لە ماوەی ساڵەکە بیگرێتەوە. مامۆستا باسی ئەوەت کردوتت بڕەپارەیە کە ئەدرێ بە کەسێک لەبەر ئەوەی کەسەکە ناتوانێت ڕۆژۆکە بگرێتەوە. دوو ڕا هەیە ئەڵێن فیدیە هەنێک ئەڵێن بە خۆراکە هەنێکیش ئەڵێن بە پارەیە کەوا بێ بە پێی ڕای بەڕێستان بێ فیدیە بە پارەیە. بەڵێ من ئەوەی کە وەکو عەرزم کردی مەسەلەی خۆراک یا بە پارە یا جلوبەرگ لە سەردەمی پێغەمبەر ئاساسان پارە نەبووە بەو شێوەیە کە ئێستا هەیە ئەوە ئەم لە ناوە بڵین ئەو پارەی کە هەبووە سکە بووە 200 درهم زیو بۆ زیوی ئەسڵی یان ئاڵتوونی ئەسڵ کە لە 40 دینار دینارێک زەکات دراوە لە 20 مسقال ئاڵتوون 40 دینارەکە 20 مسقال ئاڵتوونی تیا بووە 20 مسقال ئاڵتوون نیو مسقال دراوە بەو شێوەیە بووە بینەکە بەڵام بۆ مەسلەی سەرفترە زائیدەن ئەو کەسانەی کە فیدیە ئەیەن کەفارەتیان ئەکەوێتە سەر ئەمانە خواردن و مما ڕەزەقناهم ينفقون لەوەی کە خۆیان خواردویانە لەوە ئەبەخشن لەوەی خۆی خواردوویەتی لەوە ئەبەخشێ لەو سەردەما یا خورمایان خواردووە یا گەنم بووە یا جۆ بووە یا برنج بووە یا شتێ لە بابەتان بەڵام بۆ ئەم سەردەما هیچمان خواردنەکانمان پێجیان ناکرێتەوە پێمان جیا ناکرێتەوە چونکە تۆ دائنیشی لەسەر مەسەلەی ناخواردن گەنمی نانی تایە خورمای تایە شەربەتی تایە برنجی تایە شلەی تایە گۆشتی تایە خواردنی ئێستا بووە بە وەجبە وەکو سەردەمی زوو نییە ئینسان تەنها بە خورما قەنەعەتکە چەندەنکە خورمایە بخوا و قەنەعەتکە یا 6
پلە گۆشتی بۆ بێن و گۆشتەکە بخوا بەبێ نان و بەبێ سەوزۆ بەبێ هیچێک و قەنەعەتی کردوێت نا ئێستا وەجبەیە کەواتە باشترین شت زانایان ئەوە ڕای من نییە چونکە ڕای زانایان باشترین شت کە خوای گەورە ئەگەر ئەوەی کە لە قورئانەکەش نزیک بێتەوە مادام خوای گەورە فەرمێ وەمیما ڕەزەقناهم یونفقون لەوەی خۆیان ئەیخۆن لەوە ئەبەخشن لەوەی خۆی لەبەری ئەکات لەوە ئەبەخشێ کەواتە ئەوەی خۆت ئەیخۆی چییە ئەو هەموو نەوع خواردنە بای چەنە کاتێک کە ئەچی لە مەتەمێکان نان ئەخۆی بای 3000 وەجبەیەک خواردنی سادەی فەقیرانەی زۆر هەژارانە سادە بای 3000 هەنێ خواردنی تر هەیە وەسەتە لەوە چێ بای 10000 بێ هەیە بای 5000 بێ هەیشە ئەچێت لە بۆفێژی کراوەیان نانەخوا بای $50 حتمما کەسەکان فەرقی هەیە فەقیر و هەژارێ بە 3000 تێرەخوا بەڵام خەڵکێکی تر بەپێی ئیمکانێتی خۆی و بەپێی باری بژێویشانی خۆی کەواتە فەرمێ لەوەی کە خۆتان پارەکە بۆ ئەمڕۆ باشترین شتە چونکە کۆمەڵێک نمونەی زۆرمان لە بەرزاوکو عەرزمکردن کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ خەبەر ئەنێرێ بۆ شام ئەفەرمێ جلوبەرێک بێنن لە جاتی سەرفترا جلوبەرێک بێنن لە جاتی سەرفترا و لە جاتی بۆ فیدیەکەش هەرەوەیان ناوە بۆ چونکە خەڵکی مەدینە خەڵکی مەکە جلوبەرجیان کەم بووە بەڵام لەوێ ئاوریشم بووە لەوێ جلی تایبەت کراوە وەکو عەرزم کردی مەسەلەی خواردنەکانیش لێرە خواردنەکان ئەو شتانە هەبووە و عوملەش پارەوە نەبرە بەردەستانە بووە بەڵام ئێستا پارەکە باشترین شتە چونکە ئێستا ئێمە ئاگادارین برنجەکە وەجبێ برنجی بۆەوە با بۆ ماڵێک کەفارەتی 2 کەس 3 کەسی بۆەوە بە 8-9 ئەیکڕێ کیسەیەک برنج بەڵام کاتێکە لە ماڵەکە 10-15 کیسە 20 کیسە 30 کیسە ئەمە لە جاتی ئاو کارەبا کیسە برنجی لێ وەرەگرن لە جاتی کرێی خان و کیسە برنجی لێ وەرەگیرێ یا گەنمی لێ وەرەگیرێ ئەنی ئینسان تۆزە واقعبینانە بیرکاتەوە کاتە بۆیە زانایان فتوای ئەویان ناوە فەرمێ چ شتێک بۆ ئەو سەردەما باشتریە بەدەستەوە خزمەتی خەڵکی زیاتر پێەکرێ بۆیە بۆ نمونە ئەمساڵ 3000 دینار دانراوە بۆ هەر نەفرێک هەم فیدیەکە هەم سەرفترەکە بۆ هەر ڕۆژێکی 3000 دینار دانراوە ئێستا بەڕێستان فەرمووتان کە بۆ ئەم ساڵ 3000 دیاری کراوە ئەم بڕەپارەی کە دیاری کراوە بەپێی ساڵەکە بڕیاری لەسەر ئەدرێ و یاخود کێ ئەم بڕەپارەی دەستنیشان کردەوە لەسەر بنەمای چی ئەم بڕەپارەیە دەستنیشان کراوە لەسەر ئەساسیەوە لیژنەی فتووا هینەکەن ساڵێکیان خۆم سەرپەرشتیاری لیژنەی فتوواشەکان بووم 10-15 ڕۆژ هەرچی کۆمەکردنەوە هەر بڕیاریان نایەوە ڕۆژیان شتێک لەبەر دەرگای مزگەوتەکەما بوو ئەتر 2000 دینارمە هەرەوە نەشم وردەلا بوو 2000 دیناری چاپەکەمە گوتی مەلا ئینسان بەوە تێرەخوا بۆم کە بە 3000 بۆی ژەمە خواردنەکە بەشم کە ئەن تێگەیشتن تۆ ژەمێک خواردن چەنە وی لە شریعەتەکە وایە ژەمێک خواردنی ئینسانێک هەژارەکەی ئەوە نەیە دەوڵەمەنەکەی مەبلەغی زیاترە هەتا ئینسان بە پێی توانای خۆی چی ئەخوا لەوەش ئەبەخشێ وە پێی توانای خۆی ئەیدا لەبەرەوە ئەم حاڵەتە پەیوەندی بەوە هەیە لە جیاتی هەموو سەرێکی موسڵمانان ئەوەی کە لە پێش لە ڕەمەزانە هەتاکو ڕۆژ ئاخر ڕۆژی پێش ئەوەی خۆر ئاوا بێ لە ڕەمەزانە لەدایک ئەبێ ژەمێک خواردنی بۆ دیاری بکرێ مەسەرفتری پێوتێ وەکو فیدیەکەش وەکو عەرزم کردی لە جیاتی هەر ڕۆژە کە خۆی بە ڕۆژوو نابێ خواردنی هەژارێک ئەیە فیدیە ئەگەر کەسەکە توانای دانی ئەو بڕەپارەی نەبێ و لە هەمان کاتدان نەتوانێت بە ڕۆژوش بێت جا بەهۆی تەمەنەوە بێت یاخود بەهۆی کێشەی تەندروستیەوە بێ و توانای دانی بڕەپارەکەشی نەبێت ئایا کەسی نزیکی ئەتوانێت ئەو بڕەپارەی بۆ بدات یاخود ئەم کەسە لەو دنیا چ پاداشتێک یاخود بە چ شتێک بۆی ئەنووسرێت عەرزی خوشکی خۆم کەم مەسەلەی ئەو حاڵەتانە ئەو کەسەی کە ئیمکانیەتی نەبێت سەرفترەکە وەکو سەرفترەکەی لەسەر نابێت چونکە لە شەریعەتە ئەفەرمێ ئەگەر کەسێک نەیبوونایە ئەگەر هەیبوونانی جێژن جلوبەرجی جێژنی کردبەوە لەوە زیاد 4 سەرخێزانە سەرفتەی یەک نەفەری هەیە یەک نەفەر ئەدا هی دوانی هەیە هی خۆی و هاوسەرەکەیدا هی سیانی هەیە هی خۆی و هاوسەرەکەی و مناڵە گەورەکەی بەو شێوەیە ئەگەر نەیبوون هەیە ئەگەر هیچ بوو بۆ مەسەلەی فیدیەکەش بە هەمان شێوەیە وەتا هیچ حکومێکی لەسەر نییە بۆ فیدیەکەش
توانی ئەیە ئەگەر ناتوانێت کەسی نزیکی دەوروبەری بۆی ئەیە یان وەکو وازم کردی بە پێی ئیمکانیەتی خۆی کەەوە فەرمێ ژەمێک خواردن ینی شتەکان زۆر ئاسان کراوە ینی ئەتوانێت کابرا ڕۆژی 250 دیناری تەبا پاشەکەوتکە فیدی ساڵەکەی لە کۆڵەکەوێت. ئێستا دەمانێت بەسی ئەو کەسانە بکەین کە پێویستیان بە هاوکاریە و ئەو کەسانەی لە مانگی ڕەمەزانە یعنی ئەبەخشن دەستیان کراوەتەوە. ئەمانە پاداشتی ئەم کەسانە و لە هەمان کاتدا بەردەوام بوونیان لە مانگەکانی دواتردا نەک تەنها لە مانگی ڕەمەزاندا. خۆی مانگی ڕەمەزان بەپێ حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە وەک لە سەرتاشە ئاماژەم پێ کرد پێغەمبەری خوا فەرمێ ئاخر ڕۆژی شەعبان بوو لە 29 بوو شانیا بوو بە دیواری میحرابەکەیەوە فەرمووی ئەوە مانگێتە پێشەوە مانگێکی ئەوەنە گەورەیە هەر سونەتێک لەو مانگەیە کە جێبەجێ ئەکرێ بەقەدەر فەرزێکی غەیری ڕەمەزان هەیە هەر چاکەیەک لە یەک بەدەوە بۆ یەک بە 700 بۆ یەک بە 1000 مانگ بەقەدەر تەمەنی مرۆڤێک هەتا ئەگاتە ئەوەی ڕۆژۆکە تایە ئەفەرمێ ڕۆژۆکەی تایە خی گەورە هیچ حەدێکی بۆ دانناوە یعنی ئەوەنە گەورەی ئەوە گەورەی خۆی پاداشیاداتەوە شتێک نییە پێ بڵێ ئەڵە ئیلامەلا نیهایە هەنی لەوە زیاتر و ئەفەرمێ هەر فەرزێکی ناو ڕەمەزانەکە بەقەدەر 7 فەرزی غەیری ڕەمەزانە و تەراویحی تیا سونەتە چونکە تەراویح تایبەتە بە ڕەمەزان ئەم شانە هەمووی پێغەمبەری خۆسەڵام ئاماژەی پێەکە لە ضمنی ئەوەیە کە فەرمێ یەک بەدا بۆ یەک بە 700 بۆ یەک بە 1000 مانگ و بگرە زیاتر پاداشەکەی بە تایبەت لە شەوی قەدرا بۆیە مسلمانان زۆر جار ئەوەی کە زەکات و سەدەقە و خێر و خێراتیان هەیە و لەسەر و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ ببەخشن ئەگەر بەلەتە خوورمایەکیش بوو بۆی ئینسان فێری بەخشین بێ من زۆر جار باز لەوە کرێ مامۆستا سەرفتەکەم بەم بە خوشکەکەم بیەم بە براکەم بیەم بە باوکم بیەم بە دایکم بەمە ئەخشێ ئەڵم باوەجان یەکەم وەکو شەریعەت ئەگەر لێکی بیتەوە نەخێر ناشکێ چونکە لە شەریعەتە ئەفەرمێ ئەوەی فەرعی میرات بێ ئەوەی واجبن نەفەقە بێ واتە کەسێک نەفەقەی لەسەر کەسێککە واجب بێ لەگەڵ ئەوەی فەرعی میراتە واتە میراتی لە یەکتری ئەبن بە هیچ شێوەیە زەکات و سەرفتە و سەدەقە و کەفارەت و فیدیە و نەزریان بۆ یەکتری نابێ بەڵام غەیری ئەوە تۆ خێرێک ئەەکەی بە مناڵەکەی خۆی جلوبەرجێکی جوانی بۆکەی خی گەورە دڵنیا بە یەک بەدە بۆ یەک بە 700 بە چەندین قات خی گەورە پاداشتەکە بۆ هاوسەرەکەی خۆی بە هەمان شێوە بەخشین بەڵام وەکو ئەوەی ئەگەر چاوی لەوە بێ سەرفترە و زەکات و کەفارەت و فیدرێ و نەزرەکەی تەسلیمکە ئەسان من بم لە جاتی ئەو خوشک و برای هەر لێ وەرناگرم چونکە خوشک و برا ئەبێت لە ماوەی ساڵەکەیەکی چەند جارێ سوپرایزی وایەن بۆ یەکتری کە دەبێ جلی جەژن بۆ یەکە بۆ نمونە پێڵاوی جەژنی بۆ بکە بۆ نمونە شتێکی جوانی بۆ بکە بۆ نمونە ئەزانە حەزی لە شتێکە و بۆی نابێ یەکسەر بیکە من زۆر بەمە ینی ئەم سیفەتانەی کە ئێستا لە ناو خەڵکی خۆمانی بینم ینی بەڕاستی دوورە لە سیفەتە ئیمانیەکان بۆ نمونە ئەڵێ من ئەچم بۆ عەمرە یا ئەچم بۆ حەجی کردووە حەجی دووەم و سێم و چوارەم شانی پیاگرتووە تر بە ئارەزوو خۆی ملی پێوەنێ یان بۆ عەمرە تۆ براکەت لە جێگایە کەوتووە پێوی محتاجە بە 1000 دیناری تەبع هیچی نایەتێ ئەسیر وڵی کاکەوە گەرنم ئازاکە وڵی هاتووم تر گەرنم ئازاکە و سەفەرێکی خێرم لەبەرەوە ئەچم بۆ عەمرە ینی وەکو ئەوایە ئازاری دڵی بی دەکخوا ئەو عەمرەیەت لێ قبول نەکە و لێشت قبول ناکە چونکە بۆ کاتێ ئەوەت قبوڵە حەج کە واجبە بزانە چ کاتێک واجبە بێ لەسەر کاتێک کە هەژار و ڕەش و ڕوود لە دەوری بەتان نەما بێ کاتێک کە واجب نەفەقەکانی سەرت فەرعی میراتەکانی لای تۆ هیچیان احتیاج نەما بن کچت وەختی شوویەتی ئەبێ بە شووی بێ ئینجا کوڕە وەختی ژنهێنانێتی ئەبێ ژنی بۆ بێنی ئینجا ئەبێ ژیانی ئەمانەی کە لێرە بەجیانەیەڵی تەکمیلە و تەواو بێت هەتاکو تۆ یەیتەوە لە حەج و عەمرەکەت کێشت نەبێت ئەفوم کە بۆیە ینی بمبورە ینی ژیانی خەڵکەکەی ئێرە تەکمیلەوە اینجا تۆ واجبەکەت دروستە ئەی غەیری واجب خۆ دووەم جار سونەتیش نییە ئەگەر سونەت وایە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەی کرد کەواتە لێرە جوزانەوە عەزێدانی دڵی
خوشکەکە دڵی براکات دڵی دراوسێکە دڵی هەر کەسێکە ئینە ئەوە قورسترا لەبەرەوە باشتر وایە ئێمە بۆی ئەڵین لە ڕەمەزانی شادای ئەو بەخشینە چەند جار ئێمە لەگەڵ دراوسەکەمانە خواردنمان بۆ کردبێ شتمان بۆ حازر کردبێ سوپرایزمان بۆ کردبێ یعنی وەکوازم کردی جلوبەرگی جەژنە پێڵاوکردنە شتێکت بۆ کردبێ یاخوا نەکردە پێویستی بە عملیاتەکە تۆ بتانی بینی بۆ بکەیت ئەنی بتوانانی عملیاتەکەی پارەی عملیاتەکەی بۆ جێبەجێ بکەیت ئەنی چەند شتێکی وا دەبێ بۆ کردبێ مامۆستا لە دینی ئیسلامە زۆر جار ئەڵەن کە خێرێکت کرد کە شتێکت کرد گەر بە دەستی ڕاست کردت با دەستی چەپ پێی نەزانێ بەڵام لە ئێستاە ئەیبینین کۆمەڵە کەسانێک خێر ئەکەن ئەڵێن بەنیەتی ئەوە ئەیکەین کە کەسانێکی کە چاو لە ئێمە بکەن ئەم دووڕایە کامیان ڕاستە یاخود هاوتەری بن بەڵێ خۆی لە ئەسڵا وایە ئەگەر بە دەستی ڕاست خێرێکت کرد دەستی چەپ پێ نەزانێ ئەوە شەریعەتە ئەمەی تر کە ئەڵێ خەڵک چاوم لێ بکە ئەوە ڕاست ناکە ئەوە زۆر جار لەگەڵ حورمەتم زۆر جار ڕیاییە زۆر جار شتێشکی وا ئەکا چونکە ئەم دەستگانە هەر نەبوون مەلای کورت 1400 ساڵە خێر و خێرات و وەکو دەستگای خێرخوازی وا بوو و کە خەڵکێک سەرفترە و زەکات و کەفارەت و فیدیە چونکە ئەو خەڵکە وەک واجبەکانی تر نازانێت چۆن بیگەێنێ چۆن نوێژەکە پرسی مەلا نەکەیت لە جەماعەتانە بێ ڕۆژۆکە پرسی مەلا نەکەی نازانی زەکاتەکەش وا بووە خەڵک پرسی کردووە وە کەفارەت و فیدیەکانی پرسی کردووە کە پرسی کردو خەڵکە نازانێت چۆن جێبەجێ کا شڕوتەکانی چی ئەرکانی چییە چۆن واجبەکەی لە کۆڵە بێتەوە بۆیە پرسی مامۆستا جاری وە هەبوو هەر توێتی مامۆستا هەم تااقەتیان بەزمە منە ئەوە تۆ وەکیلم بە بۆ دنیا و قیامەت ئەمە بە پێی شریعەت ئەو هەر سنفەی خوای گەورە لە قورئانە باسی کردو ئەو شەرت و شووتانەی کە هەیە بۆ زەکات و سەرفتەکە واجبە خۆت ئیشەکان جێبەجێ بکە مامۆستاکە جێبەجێ کردووە لێرە مەبەسمە لەوێ مامۆستاکان جێبەجێیان کردو ئەمەکانە بەڵام ئەمەی کە ئێستا ئەبینرێ خەڵکێکی تر کە پەیوەندی نییە نەعالمی دینیە نە هیچ شتێکە و نە لێشی ئەزانێت بەس ئەزانێت شەوبیلا پارە کۆکاتەوە و بیخوا پارە کۆکاتەوە و لفی با بۆ خۆی پارە کۆکاتەوە لە جەماعەت حیزبەکەی خۆی دابەشیکە یا لە کۆمەڵە شوێن بەکاری بێنێ کە لە شەرعاتیانە کەواتە ئەمە دروست نییە نە ئەو زەکات و سەرفتە دروست نە هیچێک وەشکاندنی خەڵکەکەش لە لایەکی تر چونکە تۆ خەسێک ئەهێنی لەسەر تەلەڤیزۆن دای ئەنیت ئەمە فەقیرە ئەی باشە ئەمە هەمومان چەندین جار فەقیریشمان بینی و دەوڵەمەنیشمان بینیوە پێشی ئەنفال بارۆزروفێک هاتۆتە پێشەوە خەڵکی وا هەبووە زۆر متەمەکین بەڵام کە ئەنفالی بەسەر هاتۆ دینارێکی بۆ دەرنەچووە لە پێش کۆڕەوە خەڵکیانە بۆ زۆر دەوڵەمەن و متەمەکین کۆڕەوە هاتۆ بەسەرا سفر بۆتەوە بە دەستی بەتاڵ ڕۆیشتووە لێرە مەبەسم ئەوەیە کۆمەڵێک حاڵەت بەسەر ئەم میلەتەی ئێمە هاتووە ینی بەرز و نزمی ئەکیژێت لەبەرەوە گونجاو نییە تۆ کەسێک بێنی پیشانی بێ لە کەناڵێکە یان لە شوێنانە تێگەێنی کامە سەرفتە و زەکات و ئەمە چی و چی ئەیەنێ یان دوای کەسایەتی ئەو ئینسانە ئەشکێ لە ناو کۆمەلگایە بە هیچ زیینونە ئێمە ئیسلام هاتووە بۆ ئەوەی کەسایەتی ئینسانەکان دروست کات گەورەی کات بەهای مرۆڤایەتی بڕاتەوە ئاستی خۆی دەسە خۆش بێ مامۆستا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەوە بووم کاتی بە ئێمەت بەخشی دووبارە بە خەراتنی مامۆستا نادر عەلی دەکەین زۆر بەخێر بێ و ئەزێتمان نایک تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ